ڕۆژی چاردە ئینشاڵڵا دەگەنەوە هەولێر بەناوی خوای گەورەی میهرەبان. سڵاوی خوای گەورە لە هەموو لایەک بێت لە شاری مەکەی پیرۆزەوە. پرۆسەی حەجی هەرێمی کوردستان و جێبەجێکردنی ئەرچی فەریزەی حەج بۆ حاجیان هەرێمی کوردستان ئەمڕۆ بە کۆتایی هات. هەر بۆیە لەم وەختەدا سەرکەوتنی پرۆسەی حەجی هەرێمی کوردستان ڕادەگەیەنین. سوپاس بۆ خوای گەورە. هەموو حاجیانی هەرێمی کوردستان زۆر بە ئاسایی و بە ئۆقرەی و بە شێوەیەکی سەرکەوتوانە پرۆسەی حەجیان ئەنجامدا. سوپاس بۆ خوای گەورە حاجیان هەرێمی کوردستان بە سەلامەتی پرۆسەکەیان ئەنجامدا. بەڵام دوای ڕازەبوونمان بە قەدری خوای گەورە تەنها ئەمڕۆ ئێوارە حاجیەکمان لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ حاجیە مەریەمە دوای بەجێگەیاندنی ئەرکواز باسکانی حەج هەر لە هۆتێل لە شاری مەکە ژیانی بەخشی ئەمری خوای کرد. داواکان لە خوای گەورە بە بەهشتی بەرین شاد بکات و هەروەها سەبووری بە کەس و کار و خانەوادەی بەڕێزیان بدات. جێی خۆشحاڵیە لێرەوە سوپاسی سەرجەم حاجیانی هەرێمی کوردستان بکەم کە ئەمساڵ لە پرۆسەی حەج زۆر هاوکار و هەماهەنگ بوون، زۆر گوێڕایەڵ و پابەند بوون بە سەرجەم ئەو بڕیار ڕێنماییانەی کە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی ئاراستەی حاجیانمان کردبوو، ئاراستەی تیمەکانی ئیداری و تیمەی ئەرشاد تیمی تەندروستیمان کردبوو و هەروەها سوپاسی ئەو پاڵپشتە گەورەی جەنابی ڕێزار کاک مەسرور بارزانی بکەین سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە پرۆسەی حەجی ئەم ساڵی کرد و سوپاسی بەڕێز وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی کاک دکتۆر پیشان سادق بکەین کە بەردەوام لەگەڵمان پشتیوان بوو لەسەر هێڵ بوو و سوپاس لە بۆ خوای گەورە کە حاجیان هەرێمی کوردستان توانیان شان بەشانی حاجیانی تری دنیا زۆر سەرکەوتوانە حەج ئەنجام بدەن و بۆ ئاگاداری هەموو لایەک ڕۆژی چاردەی مانگ حاجیان ڕێگای وشکانیمان دەگەڕێنەوە هەرێمی کوردستان. حاجیانی ڕێگای وشکانی هەولێر و سۆران و زاخۆ و دهۆک بەرە بەیانی 15 مانگ دەگەنەوە هەولێر و حاجیانی ڕێگای وشکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان لە بۆ بەرە بەیانی ڕۆژی چاردە ئینشاڵڵا دەگەنەوە هەولێر و یەکەم کاروانی حاجیانی ئاسمانیمان ڕۆژی چاردەی مانگ ساعات 11 بەیانی ئینشاڵڵا لە فڕۆخانەی نێودەوڵەتی سلێمانی دادەبەزن و هەروەها حاجیانی هەولێر لە ڕێگای فڕۆخانەی نێودەوڵەتی هەولێر ساعات 9 بەیانی چاردەی مانگ دادەبەزن.